بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، بینەران و بیسەران، کورزبانانی شیرین و خۆشەویست لە دڵە لە هەر شوێنەکەن، ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو. ئەم ساڵ ویسمان زنجیرە بابەتێک بۆ جەنابتان هەڵبژێرین. پاش ڕاوێژ و بیرکردنەوەیەکی زۆر بیرمان لەوە کردەوە کە بابەتێکتان بۆ باس بکەین هەردەم کۆن نەبێ، ئامێرێکتان بۆ باس بکەین هەرگیز و هەرگیز ئەپدەیتی بەسەرانەیەت، خزمەتگوزاریەکتان بۆ باسکەین هەم فری بێ و هەم بەردەوام بێ، پاکجێکتان پێ بڵین لەگەڵ ژیانتانە بێ هەتاوەکو مردن لە دەستمان نەبێتەوە. ویسمان باسێکی سەرسوڕهێنەرەکان بکەین. بیرمان کردەوە سەرسوڕهێنەرەکانی دنیا حەوتن. ئایا باسی تیمسالەکەی بەرازیل کەین، یا باسی دیواری سین کەین، یان باسی بەترای ئوردون کەین، یاخود باسی معەلەقاتی بابل کەین. بیرمان کردەوە شتێک کە ئینسان ئیسفادەی لێ بکە، شتێک کە ناخی بگۆڕێ، شتێک کە وای لێ بکات کە هەز بە عەزەمەت و گەورەی خۆی بکە. هەوڵماندا ئینسان خودی خۆی بەخۆی بناسێنینەوە جارێکی تر. بەڕاستی پێم سەیرە ئەندازیارێک شار ئاوەدانەکاتەوە و دیزاینی کۆمەڵێک تاوەرەکات، بەڵام لە دیزاینی خۆی بێئاگایە. پارێزەرێکی سەرکەوتوو هەموو کەیسەکان لە مەسلەحەتی خۆی تەواوەکات، بەڵام تەنها کەیسەکەی خۆیە دۆڕێنێ. بیرمان کردەوە کە دکتۆرێک ئەتوانێت چارەسەری زۆر لە نەخۆشەکانی تر بکە، بەڵام چارەسەری خۆی پێ ناکرێ. بیرمان لەوە کردەوە کە شتێ باز بکەین کە نەک خۆمان بە خۆمان بناسێنین، بگرە دروستکار و خالقی خۆمان بە خۆمان ئاشناکەین و بزانین چۆن و لە چی دروست بووین و وردەکاری ئەم دروست بوونە چۆنە. بەڕاستی زەرورە هەمومان لەم خاڵە بەهرەمەند بین، بچینەوە سەر ئەوەی کە بڵێین ئاخۆ نایبینن، ئەفەلا تۆبسیڕۆن، ئایا نایبینن لە چی دروست بوون. بۆیە پێکەوە لە خزمەتتانە لە زنجیرە بابەتێکە هەندێک لە ئەندامەکانی لاشە کە وەکو کارگە لە ناو ئینسانە ئیشەکەن، ئەیخەینە ژێر میکرۆسکۆب و وردە وردە توێکاریانەکەین و ئەچینە سەر نهێنی وردەکاری ئیشکردنیان و چه خزمەتێکمان پێشکەشەکەن.